ئەمە پرۆژەی ئاوی کونەماسیە لە گوندی بەرزێوە لە قەزای ڕەواندۆز. لێرە شەوی 21 لەسەر 22 کێبڵی پرۆژەی ئاوەکە بە درێژایی 300 مەتر لە ژێرخاک دەردەهێنرێت و دەدزرێت. بەو هۆیەوە 3 گوند ماوەی 4 ڕۆژە بێ ئاوبوونە. هاوڵاتیانی ئەو گوندانەش داوا دەکەن حکوومەت لە ماوەیەکی زوو چارەسەری ئەو کێشەیە بکات. دیارە بەهۆی بڕینی کێبڵی پرۆژەی ئاوی کونەماسی کە بۆ هەر 3 گوندی جنێراوە میرادیان دابین کراوە لەلایەن گروپێکی دزەوە پڕدراوە و ڕفێنراوە ئەو 3 گوندە بێ ئاومانەوە. بەبڕینی ئەو 300 مەتر کێبڵە خەڵکەکە زەرەرمەند بووە. داواکارین لەلایەنی پەیوەندیدار کە بە زووترین کات بکەرانی ئەو کارە نەخوازراوە بدۆزنەوە. ئێمەوەی خەڵکی گوندی جنێراوە میرادیان و بێنووریە ئەو ماوەی 4 ڕۆژە ئەو مەشروعە شکستی خواردیا لەبەرەوەی ئەو کێبڵەی کە لۆ مۆلدیا چیتن هەمویان دزرایە، هەتا ئێستانەکەش هیچ کەس نزانیتن چێ بردیە. وتەبێژی پۆلیسی سۆرانیش سەبارەت بە دزینی کێبڵی پرۆژەی ئاوی کونەماسی لە قەزای ڕەواندۆز ڕایدەگەیەنێت. پەراوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و بەردەوامین لە ئیجراعاتەکانمان، بەڵام تاوەکو ئێستا هیچ کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە. بەنسبەتەوە ڕووداوی دزیکردن کە لە مەشروعی ئاوی 3 گوندی بەرزێوە کراوە، هەر لەو کاتێک کە هەواڵیان بەیمەدا لەلایەن مختاری یەکێک لە گوندەکانەوە وەکو پۆلیس سۆران پەراوی لە کۆڵێنەوەمان بۆ ڕووداوەکە ڕێخستووە و نمایشی بەردەم بەڕێزکراوە. بەڕێزیان بڕیاریداوە بە دوواداچوون و جێبەجێکردنی ئیجراعاتی پێویست. ئێمەش لە هەوڵی بەردەوامداین بۆ دۆزینەوەی ئەو کەسانێک کە ئەو تاوانی دزیان لەوێ ئەنجامداوە و هەر کاتێک بۆمان دیارکەوتن کێنە ئەوانەی تاوانیان کردیە دەستگیر دەکرێن و بەپێی یاسامەمەڵەیان لەگەڵ دەکرێت. گوندەکانی جنێراوە و میرادیا و بێنووریان سەر بە قەزای ڕەواندوزن. بەهۆی ئەو کێشەوە چەند ڕۆژێکە بێ ئاو بوونە و دانیشتوانی ئەو گوندانە داواکارن حکوومەت پەلە بکات لە دەستگیرکردنی تاوانباران و بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکات. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندۆز.